بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام خيبرة النبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. قشنا باسي نصيحات، باسي أمجاري، هذا بكاني أمجاري، هذا بكاني نصيحة دڵسۆزی. چەند خاڵێکمان لە خزمەتی جەنابتانە باس کرد، گەیشتینە ئەو خاڵەی کە باسی ئەومان کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیعەتی لە ئەسحاب و یاوەران سەندووە لەسەر نەسیحەت. ئەمجا موسای ناردووە بەلای فرعون بۆی نەسیحەتی جوانی بکە، و پاشان نەژگەیمان ئەوانەی کەوا ئینسان ئەتوانێت چەند ئادابێک لە خزمەتی جەنابتانە باسکەینی کە لەوانە وتمان بەنهێنی بێ، کە لەوانە بە دڵسۆزی بێ، باسی ئەمانەمان کرد لە خزمەتی جەنابتاندا. لەوا ڕاوەستاین کە وتمان ئەبێت یەکەم لەبەر ڕەزامەندی خوا بێ، دووەم نەرمونیانی بێ ئادابەکان، سێمیانش ئەوەیە وتمان ئەوەیە کە ئینسان بتوانێت کات و شوێنەکەی وەخۆی بێ و نەسیحەتەکەیشی زبر نەبێ. ئەوە ئەم چەند خاڵەمان باس کرد لە خزمەتی ئێوەدا و بە ئیخلاص و بە جوانی بە چاکی ئەنجامی بدا. لەورا ڕاوەستاین دەست پێەکەین و تەواوی دەکەین ئینشاءالله. ئەمڕۆ خاڵێکی تر لەو خاڵانە ئەبێ ئەو کارەی کە دەیکەی ئیخلاسی تیا بێ، واتە لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار بێ، هیچ مەبەستێکە تیا نەبێ. ئەمە لەبەرەوە نەبێ بڵێن پیاوێ چاکە و یان بڵێن کەسێکە ئامۆژگاری خەڵکی دەکا، بەلەونێک شتێکی دنیایی تێ نەکەوێ. و ئەبێتش ئینسان ئەم کارە، هەموو ئەم کارە لە جوانی و چاکیدا هەمووی لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار ئەنجام بدا تیایدا. و ئەگەر بەرژەوەندی خۆشی نەبوو، بۆ نمونە بەرژەوەندی خۆشی نەبوو تیایدا، ئەبێت دڵسۆزیەکی تەواوت هەبێ، دڵسۆزیەکی تەواوت هەبێ. شتێک هەبوو ئەبێ لە مەسلحەتی خۆتش نەبوو باسی کە ئەچینە خزمەت ئەم پیاو چاکانە بزان چۆن بوونە، چۆن شتیان ڕوون کردێتەوە بۆ خەڵک، مەسلحەتی خۆیان چیتیان نەبووە، سێرەکەی بەس بەڵام بە خەڵک و تویانە، بە بەرامبەرەکە و تویانە. ئەڵێ یەکێک سەحابیەک ڕۆژێک لە خزمەتی کەسێکا بوو، وتی بچۆ ئەو کەسەی کە لە ماڵە نەئیشێک کرد، کاسبیە کرد، وتی بچۆ بۆ بازاڕ، لە بازاڕ ئەسپێکم بۆ بکڕە، یعنی وەکەوەی ئەمڕۆ بڵێ بچۆ بۆ بازاڕ سارێکم بۆ بکڕە. ئەوش بۆی بۆ بازاڕ و سارەی، بەس بەڵام شتێکی جوانم بۆ بکڕە، شتێکی باشم بۆ بسێنە. ئەڵێ چوو بۆ بازاڕ، دەنگێکی جوان و باشی سند و هاوردێوە. کاتێ ئەڵێ ئەسپەکەی بینی ئەم پیاوە زۆر چاک و جوان بوو، وتی پێی ئەم ئەسپە بە خاوەنەکەی تەبەن. وتی ئایا دەیفرۆشی؟ تەبعەن ئەوش فەرمووی بەڵێ. ئەوان بە 200 درهم سندیان. وتی دەی باشە ئەم ئەسپە زۆر لەوە زیاترەکە، من 400 درهم دەدەمێ. کابراش وتی بەڵێ خەی چەکای فرۆش. ئەڵێ کەمێکی پێچوو، پێی وت ئەوە ئەسپەکەت لەوە زیاترەکە، 500 درهمت پێ دەدەم. وتی خەی چەکای دەمە 500 درهم. بەو شێوازە ڕۆیشت هەتا گەیە 800 درهم. یعنی پێی وت ئەم ماڵەی کە تۆ فرۆشتوتە بە من بە 200 درهم، ماڵەکەی تۆ 800 شەکە با بزانی. بۆی ڕازیت بەو 200 درهمە بیدەی بە من، دوای نێژی من تۆم خەڵەتان باوا تێنەبێ. خۆ ئەم زەرەری خۆیەتی 200 درهم بیسێنێ باشترە لەوەی 800 درهم بدا. بەڵام ڕاستیەکە ئەڵێ وە خۆی ئەڵێ، بۆی معامەلەکەی کڕین و فرۆشتنەکەی فێڵی تیانە بێ، بۆ ئەوەی غەشی تیانە بێ. ئەم پیاو چاکە لێرەدا بینی ئەم سەحابیە، چونکە ئەڵێت من بیستومە لە پێغەمبەری خوا سڵم لە هەموو شتێکدا ئەبێ ئامۆژگاری بکرێ، ئەبێ دڵسۆزی بنوێنی، کەواتە ئەبێ ئینسانی ماندار لە هەموو شتێکا بە تایبەتی لە کڕین و لە فرۆشتندا. دەگەڕنەوە یونسی کوڕی عوبەید ئاڵتون فرۆش بووە، چەند فەرموویەتی بڕۆن کەمی ئاڵتونم بۆ بکڕن، بۆ نمونە بای 200 درهم یان بە بای 400 درهم.
کابرا دوکانێکی هەبووە ئاڵتونی ئەفرۆشت. ئەم پیاوە کاتێ بۆ نمونە بانگێدا ئەچوو بۆ نوێژ، کوڕە خاڵۆیەکی بوو لە جێگای خۆی داهێنا. ئەڵێ ڕۆژێ لە ڕۆژان لە جێگای خۆی داهێنا کوڕە خاڵۆکەی، کوڕی خاڵۆیەتی خۆشی ڕۆی ئایا بۆ نوێژ چووە ئایا بۆ ئیشێک چووە وەڵحاصڵ ڕۆیشتووە. وتی پێی ئەم ئاڵتوانانە دوو نەوە، هەندێکمانەیە 200 بۆ نمونە 200 درهەمە، هەندێکمانشەیە 400 درهەمە، وریا بە تێکەڵی نەکەی لە خەڵکی. ئەڵێ دوایەوە کابرایە هات 200 درهەمەکەی داوە 400 درهەم، کوڕە خاڵۆکەی دایە 400 درهەم، 200 درهەم دایە خۆی وە 200 درهەمە بێ بیفرۆشێ، دایە 400 درهەم. قەدەری خوا کابرا پارەی داوە ڕۆیشت و ئەو شتینە لێوێ. کاتێ ئەو گەڕاوەوە ئەم پیاوەی بینی لە ڕێگا، ئیتر دەمەتەقیە چۆنی باشی دەنگ و باس و خێرە بۆچی هاتی بۆیرە و دیارە خەڵکی شارەکە نەمبوو. وتی وەڵام من ئاڵتونم کڕیە ئەمەم کڕیە. ئەوش خۆی ئەزانێت تەماشای کرد سێری کرد، وتی وەڵا ئەمە بە چەند کڕیتە؟ وتی بە 400. وتی وەڵا ئەمە هەر 200 دەهێنێ، لە 200 زیاتر نایێنێ. لای کێ سەندانە؟ وتی وەڵا ئیتر من ڕازی بوومە و سندومە. وتی نابێ ئەبێ بچینەوە، ئەمە 200 درهم زیاتری لێ سندووی. وتی قەینا من ڕازیم. وتی نا من ڕازی نیم، ئەبێ بچینەوە بزانین کێیە، من چونکە نەکوا لای خۆی بێن لای کەس. ێژە ڕۆیشتنەوە ڕێک چوو بە دوکانەکەیەوە. ئیتر 200 درهەمەکەی داوە پێی، 200 درهەمی داوە پێی. دوایی تو ڕۆژ بوو لەو کوڕەی کە داینابوو، وتی تو بۆ 200 درهم ئەدەی بە 400 درهم؟ ماڵەکەی من بۆ حرامەکەی؟ سێر ئەوان چۆن بوونە؟ کڕین و فرۆشتن، ماڵیان، تیجارەتیان، هەموو شتێک دڵسۆزی بووە، لە ئیشا دڵسۆزی بووە. ئیشیان کردەوە بە دڵسۆزیەوە کردیانە، نەسیحەتیان کردە بە دڵسۆزیەوە. هەر ئەرکێک تۆ نابێ عەیبێکەیە لە شتەکەتا تۆ بیشاریتەوە بۆی من نەزانم، ئەی من نەزانم خۆخوا زانێ، لە قیامەت بۆ چۆڕووی. ئەوە من توش خەڵەتانە، ئەوە تۆشی خەڵەتان، ئەوە یەکێکی ترشی خەڵەتان. شتی عادی بە ئەسڵەدا، شتی فاسد، شتێک کە خۆی پارەکەی یەقاتە ئەم دەقاتە خاتەبانی، 20 قاتە خاتەبانی. ئەمانە بەڕاستی خۆ ئێستا لە دنیادا ئەگەر محاسەبەیەک نەبێ، شتێک نەبێ ناوی محاسبه بێ، خۆ لە قیامەتە هەیە بۆ چۆ ڕۆی؟ دنیا 4 ڕۆژە و تەواو دەبێ و دەڕۆی، بەڵام لە قیامەت محاسبە و بێ ئەکرێ هەمووی. بەخوا مسقالە زەڕەیە گوم نابێ لە دیوانی خوایە، دەشتیە بسرێتەوە. هەمووی ئەوانە وەک فلیم لێ ئەدرێتەوە بۆت، ژیانی خۆت فلیمێکە کۆپی ئەکرێ لای خوا، گیان قەت نافەوتێتش، لە قیامەتشدا هەمووی ئەدرێتەوە پێت، هەمووی ئەدرێتەوە پێت. کە بەچی بەوەی کەوا لە دنیادا بەدووتەتە سەر، بۆیە بێ وریا بیت. بۆیە ئەم پیاوچاکە ئەمە بە جوانی فێربووین، فەرمووی ئەمە ئیسلام فێری کردوین. لەو کوڕەشت و ڕەبوو تر لەسەر دوکاندای نەنا، تی نابێت تۆ زیادە لە خەڵک وەرگری. خاڵێکی تر لەو خاڵانە ئەوەیە شیاو بێ، واتە دەبێ ئامۆژگاریەکە شیاو بێ، واتە بشێ بگونجێ بڵێن خۆمان. بۆ نمونە لە جێگای خۆی بێ، بۆ نمونە مامۆستایەکەی لە قوتابیە لە ناو پۆلە لە مەکتەبە هەڵەیەک دەکات، نابێ قوتابەکەی پێ بڵێ مامۆستا ئەوە هەڵەیە، تۆ هەڵەت کرد بۆی بیشکێنێتەوە لە بەردەم قوتابەکان. ئەبێ ئەو بە ئەسلوبێکی شتیاوتر جوانتر کە بڵێ ئەوە مامۆستا من حەزەکەم ئەوە کەمێ جوان بیخوێنمەوە، ئەسلوبەکە بگۆڕێ. کەسێک کە هەڵاکە یەکسەر نەینێ تەوقی سەری، یەکسەر نەین ڕەسەدی بۆ بگرین بزان لە کوێ هەڵاکە، یەکسەر بشنە بان سەری. چونکە بۆ ئێمە هەموومان مرۆڤین، هەموومان مرۆڤین. مرۆڤش چییە؟ هەڵاکەیان ناکە، هەڵاکە. زۆر جار مامۆستای ئاینی 50 چاوها لە سەری، یەک هەڵەی کرد ئیترێکەنە تایە. ئەڵێ ڕۆژێک مامۆستایەک هەڵەی کردبوو، کابرای هاتی مامۆستا تو، وتی کاکە من چیم؟ من مەلام، من مەلایکە نیم، مەلایکە هەڵە ناکە، مەلاش هەڵاکە. ئەگەر ئەزانی مەلاش هەڵاکە
تەوا واز بێنە. ئەگەر ئەزانی مەلا بە حەسابی مەلایکە دادناوە ئەوە شتێکی ترە، چونکە هەموومان هەڵاکەین. ناکرێ ئێمە هەندێکمان چاو بڕین بە هەندێکمانی ترمان، هیچ مراقبەی ناگێتە مراقبەی ئیلاهیە. ئیتر بۆیە بتوو مراقبەی خەڵکەکەی. إن الله كان عليكم رقيبا. بەخوا لە حەوتەبەقەی زەویدا، لە حەوتەبەقەی ئاسماندا، لە شەوێکی تاریکدا کەس نەیبینێ خواگیان هەمووی تۆمارەکە لە قیامەتش لێدا. ئەیتر من و تۆ بۆ خۆمانی لاکەین. گرنگەوەی من و تۆ خۆمانی لاکەین بۆ خۆمان، ئەمە گرنگە. گرنگەوە نیە خەڵک چیەکە، خەڵک چیەکە خواگیان خۆی بینێ، حەساب و کتابێک بشێ لە قیامەتە بینی خۆی خوایەتی لە چیەکە ناکە کەیفی خۆیەتی. ئەمە گرنگە. بەڵکو ئەوە نەبێ ئێمە دانیشین بۆ هەڵە یەکتری ڕاستکەینەوەمە جوانە، بەڵام بۆ یەکتری بشکێنینەوە ئەمە خراپە، ئەمە زۆر خراپە. ئەبێ وریابین، ئەبێ وەک ئەو قیسەی کە باسمان کرد ئیمامی حەسەن و حوسەین چۆن ئەو پیاوە بەتەمەنیان فێر کرد بە جوانی بەڕێکی ئەو سلوبە بەکاربێنین بۆ ئیسفادە بکەین. یەکێکی تر لەو خاڵانە ئەوەیە ئەبێ زۆر ئەو کەسە دڵی فراوان بێ، خۆڕاگر بێ، چونکە تۆ ئامۆژگاری خەڵکەکەی خەڵک تو ڕابێت، خەڵک بەدڵی نییە، قینی لێتە قسەکانی لای ئەو حەقە، چونکە حەق بوو ڕقە باسکەی. ستا ئێمە گەوتارێ بدەین، وتارەکە واقعی بێ، زۆر داوەزینە خوارەوە، هەندێک ئەگە لەسەر خۆی جێبەجێ بێ یەکسەر پێی ناخۆشە. ژێ وەڵا ئەم وتارەی نەدا، ئەمە کەی وتارە باشە، چونکە بۆ ئەو سیفەتە لەوا هەیە بۆیە پێی ناخۆشە. بەس ئەگە سیفەتەکە لە بەرامبەر بێ پێی ناخۆش نییە، ئەژێ وەڵا هەموو ڕۆژە باسەمە بکە باشە، ئەها جیاوازیە لە ناوڕۆکە. ئەبێ ئێمە بزانین خۆمان ئەوانەی کەوا نەسیحەتی خەڵکەکەن، پێغەمبەران هەمویان ڕێگایان زۆر سەخت بووە، زۆر گران بووە، پیاو چاکان ڕێگایان زۆر سەخت بووە. تەماشای کێ بکەین؟ تەماشای لوقمان بکەین، پیاو چاک بووە. یا بوونەی ئەقیمی الصەلات، ئەی کوڕە شیرینەکە نوێژەکانت بکە بە جوانی، چۆن ئامۆژگاریەکە؟ یا بوونەی ئەی کوڕە شیرینەکە نوێژەکانت بە جوانی ئەنجام بدە. وەأمر بالمەعروف، واتە ئەمر بکە بە چاکە، هەرچی چاکەی بە خەڵک بڵێ بە ئەسلوبێکی جوان. وەنها عن المنکر، ئەوەی خراپەیە دەستی خەڵک برە با خراپ نەکە، خراپەکاری نەکە، پێی بڵێ خراپە مەیکە. واصبر على ما أصابك، سەبرش بگرە لەگەڵ ئەمانە کاتی ئەڵێی نوێژ بکە. هەم باوکی کاتێ لوقمان کە بە کوڕەکەڵێ ئەگە ئەمانەش بە خەڵک وت یان خۆت کردت سەبر بگرە لەگەڵی، چونکە قورسە نوێژ بەردەوامکەی قورسە برا، 5 وەختە ئامادەبی لە مزگەوت قورسە. ئەگە خوا تەوفیقت نەدا زۆر قورسە بەڕاستی، سە خەڵکێکی ناتوانانی ئامادەبی لە نوێژەکان، چونکە بۆ قورسە لای. بەڵام ئەگە تۆ لای تۆ من و تۆ ئاسانە، ئەوە خوا تەوفیقی داوین کارەکەی بۆ ئاسان کردوین. ئەمجا ڕێگای چاکە بە خۆت و خەڵک پیشان بدەی، ئەمە زوو بەعدەجار لەوەی قورسی بێتە ڕێگای خراپە بە خەڵک بڵێ ئەمە مەکە، خەڵک پێی ناخۆشە بەتاکید. ئەو کاتە ئەبێ خۆت یعنی سابر بی، خۆت خۆڕاگر بی لەسەر ئەمانەی کە بە خەڵکێڵێ. واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور. ئەو خۆڕاگریشە بەڕاستی کارێکی گرنگە و کارێکە کە لە پیاو چاکان و باشان، کەواتە ئینسان دەتوانێت لەو خاڵەدا ئەبێ دڵی زۆر فراوان بێ، خۆڕاگر بێ، بتوانێت ئەدای ئیشەکەی بە جوانی بە چاکی ئەنجام بدە. خاڵێکی تر ئەوەیە دەبێ ئەوەی کە نەسیحەت دەکا دڵی زۆر فراوان بێ، دڵی زۆر کراوە بێ بەرامبەر ئەوانەی کە چاکە دەکەن، بەرامبەر ئەوانەی کە خراپەشەکەن. چونکە شەرت نییە هەموو خەڵکێک تۆ خێرت بوێ بۆ خەڵک خێری بۆ تۆ بێ، هەندێک خەڵکێ نا خێری بۆ تۆ نابێ، بەڵام تۆ بێ دڵت فراوان بێ بەرامبەریان، چونکە بۆی بیسەلمێنی کە ئەوانە کە کراوە خۆی دەرک بکاوە ئەو ئاکارەی کردوێتی هەڵەیە، مقابلەکەش ڕەتفعلێکی نەبێ بەرامبەریان بۆ ئەوەی چاکتر و باشتر بێ. ئەبێ دڵ زۆر فراوان بێ، فراوانکار بیت بەوەی شتەکان بە جوانی. سەر ئیمامی عومەر کە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، هەر کەسێ بیوتە ئیمامی عومەر گلێک هاوە ناو چاوتۆ، یەکسەر تووڕە نابوو لێ بیتە عومەر
ئەمەت خراپە تووڕە نابوو لە ئیمامی عومەر بەڵام بە شێوەی نەسیحەت بەڵکۆ ئەیگرد و سپاس چیە کرد دەستخۆشیشی لێ ئیمامی عومەر کاتێ لەو غەزایە شتیان تەوزیع کرد هەرێکی کراسێکیان بەرکەوت ئیمامی عومەر باڵای بەرز بوو کراسەکە کورد بوو ئەگەر بیکردایە کراس بۆ بەرگی خۆی بەشی ناکرد هەستا لەگەڵ کوڕەکەی عەبدوڵڵا وتی باوەگیان من نامەوێ بۆ تۆ هەرگیان داوە دەمێ کراسێکی بڕ و تەسەل دەرچوو بۆ باوکی کاتی هاتە ناو ئەسحاب و یاوەران هەموویان وتیان باشە کراسەکانی ئێمە بۆ کورتەین ئیمامی عومەر بۆ درێژە تۆ بڵێ دەنگێک باشی هەڵ بژار دەبێ بۆ خۆی و کورتەکانی دابەوێ ئێمە ئەم قسە کرا بەڵام غێر مباشە ئیمامی عومەر حسی کرد ئیتر کۆیانی کردەوە وتی چیتانەیە بڵێن وتیان یا ئیمام کراسەکەی تو زۆر درێژە و پڕ بەرگی خۆتە کراسەکانی ئێمەش کورتە ئەوە نەکورتە ناتوانین بکەین بەرگی وتی عەبدوڵڵا کوڕم قسە بکە عەبدوڵڵا وتی ئینەکەی خۆم داوەتە باوکم و من نامەوێ و دوو کراسمان کردەتە کراس وتی ئەمجا ئەوان تێگەیشتین وتیان تەواو ئەمجا ئیمامی عومەر فەرمووی بە پێکەنینەوەتی بە سەحابەکان وتی ئەگەر وانە بۆیە چتان نەکرد یەکێکیان شمشێرەکەی دەرکەوتی ئەگەوانە بۆیە یا ئیمام ئێمە تۆمان وەک ئەم شمشێرە ڕاستە کردو ئیتر دوایە بە پێکەنینەوەتی خوا لێت بەزیاو بێ کە پیاوی وا ماوە جارە لە ئومەتی موحەممەد صلی الله علیه وسلم پیاوی وا ماوە نەی بیبەن بە حەبس و تێڵدەن و دوولەڕ و جەنابتان ئەمەینە وتی الحەمدولله پیاوی وا ماوە لەسەر حەق کە قسە ئەکا ئەمە گرنگە کەواتە ئەم پیاوێ لە بۆیە ژیانیان نەخشاندووە بەڕاستی ئێستا ئێمە شەو ڕۆژ باس ئەمانە بکەین تێر ناخۆین بۆ چونکە ژیانیان بەڕاستی ژیانی تایبەتمەندی بووە ئەوەی کە بە قسە کردیانە ئەوان بالفعل سەدا سەد جێبەجێیان کردووە پێش ئەوەی قسەکە بکەن جێبەجێیان کردووە بۆیە هەر کەسێ گەیەتە خزمەتیان ئاشنا بوو هەڵێ دوو ڕئیسی ڕوومەیان فورسە هاتن ئیمامی عومەر لەو دەشتا لە پاڵ دارێکە لەو دەشتا مەسوول یعنی تەسەور کە هەموو دنیا لەژێر دەست ئیمامی عومەر نە حەرەسی هەیە جلێکی شڕی هەیە لە پاڵ دارێکە سێوەرێکە دانیشتووە نە پەنجا مۆنیکا لە دوایەتی نە حەزار مەسوولی هەیە ئەمە بۆ ڕئیس وڵاتە تەسەور کە دانیشتووە وتیان کوا ئەوە گەورەکەتە وتیان ئەو تا لە پڵە و دارە خەوت ئەمەیە وتی ئەمەیە وا دنیا لێ ترسێ ئەم دنیای گشتی لێ ترسێ چونکە سێرکەوانە چۆن ژیاون تو کەسێ وا بێ هەموو دنیا خۆیان کاتە قوربان هەموو دنیا ئامادەیە کەسی ئاوا لە بن دارێکا بکەوی تۆ حاڵ و جل و بەر و تۆ لەو باشتر بێ وەڵای برا سەد جا خۆ دەکەیتە قوربان بەس کەسێ لە عاسمان بژی ئاگای لە فەقیر نەدار لێ قەوما و هەن نەبێ هەن نەزانێ خەڵک چییە خەڵک چییە مەگەر بە تەلەفۆن بزانێ خەڵک چییە و حالە چی حاڵ و گوزەرانێکام خەڵک وەڵا ئەمە خەڵک هەر دوعای لێکەژێ خوای ڕۆژێ زووتر نەجاتمان بێدەسی ئەمە فەرقێکی زۆر جیاوازەیە لەگەڵەوەدا بۆیە ئەو گەورانە گەورە بوونە بە کردارەکەی خۆیان گەورە بوونە ئەو ڕەفتارەی کە کردویانە گەورە بوونە بەڕاستی چونکە ئینسان بەدەست خۆیەتی تۆ توانی خاکی بژی لەگەڵ خەڵکا بژی تەحەمولی ئازار و ئەشکەنجەی خەڵکش بکە لەگەڵیدا گەورە دەبی خوا گەورەتەکە هەر خوای گەورە خۆی گەورەتەکە بەڵام ئەگەر تۆ وا نەبی ئەو کاتە خوای گەورە گەورەت ناکە بەڕاستی گەورەش بی خوای گەورە نزم دەکاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆتایی دێنین بەم فەرمایشتەی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێ الکیبر بەطر الحەق واتە فیز ئەوەیە ملکەچ نابێت فیزلی لوتبەرزی خۆ بە گەورەزانین حەقش ببینێ بیناسیەتش بزانێ حەقشە ئامادە نییە لوتی بۆی بچەمێنێتەوە وایە چونکە کافرانی کاتی پێغەمبەرش وا بوون سوور ئەیانزانی پێغەمبەری خوا حەق ئەیانزانی لای خواوە بەڵام کیبریان هەبوو خۆیان بە زلە زانی ئامادە نین خۆیان شۆڕکەنەوە بە حەق هەر کەسێ فیزی هەبێ حەقش ببینێ بزانێ حەقشە پایپانانە دگانی پیانانە دەمی پیانانە ئەوە چییە عوجبە کبر لە دڵەوە فیزیە یان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کۆتایی حەدیثەکە وەغەمت الناس یان بە چاوی سووک سێر خەڵک بکات
ئەوانەی کبریانێ فیزیان بە چاوی سوود سێ خەڵکەکە ئەم دوو سیفەتە زۆر خراپە ئەم دوو سیفەتە چونکە بۆ من كان في قلبي مثقال ذرة من الكبر چین بەهەش بە چاو نابینێ مثقالە ذڕەیە تەکەبر لە دڵ هەر کەسێ مرۆڤێکا بێ بەهەش بە چاو نابێ مثقالە ذڕەیە کە نابینی منە تۆ نایبینی چاو نابینی بۆی کیبر ئەمەنە تەکەبوری لووتبەرزی ئەمەنە خراپ ئەبێ ئینسان وریا بێ کە لوتی بەرز بوو خۆی بە گەورە زانی خەڵک بە بچووکە زانی ئەو کاتە خوای پەروەردگار هەر کەسێ خۆی بە گەورە بزانێت چونکە گەورەی بەس بۆ خوا هاتووە ئەوە سیفەتی خوایە نەعوذ بالله یعنی سیفەتی خوایە بەشەر هەڵێگرێ نەعوذ بالله قەزمانەوەیە کەواتە ئەو سیفەتە هەڵگر خوای گەورە نزم دەکاتەوە نزم دەکاتەوە بچووک دەکاتەوە لەناو خەڵکە وات لێ دەکا خەڵک هەمووی حسابت بۆ ناکە خوای گەورە ڕەحمان بێت لێ بکا و عاقیبەت خێرمان بکا بکاتمان کاتە کەسێک نەسیحەتی خەڵک بکەین خۆمان پێش ئەوان چاکتر بین باش دەبین خوای گەورە ڕەحمان پێ بکا و عاقیبەت خێرمان بکا و لەشمان ساف بکا ڕەحم بە پیاوەتەمەنەکانمان بکا و عاقیبەت خێرمان بکا عاقیبەت خێری ئەوان بکا و یا ڕەبی تەمەنیان پڕ خێر و بەرەکەت کا لەشیان ساف بکا ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکە بە دایک و خوشکانمان بکە خوا عیبادەتمان لێ قبوڵ کەی یا ڕەبی لێمان ڕازی بی لە دنیا لە قیامەت خوایە بە دیداری خۆت بە دیداری پێغەمبەرەکە شادمان کەی لە باشدا خوای ڕەحمان لێ بکەی لە دنیا و لە قیامەت و لە ساحەی مەحشەر ناو قەبردا ڕەحم بە مردوەکانمان بکەی ڕەحم بە ئێمەش بکەی یا ڕەبی خوای وڵاتمان پارێزی لە هەموو وەیەک لە هەموو خراپیەک لە هەموو شەڕێک خوایە وڵاتمان پڕ هەرزانی بکەی یا ڕەبی خوایە وڵاتمان پارێزی لە شەڕی کافران دژمنان خراپەکاران خوایە گیان عیبادەتی ئەم مانگە جوانە لە هەموو لایە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو لایەتمان قبول بکەی برایەتی تەبایی یەکڕیزی دڵمان پاکەیتەوە بەرامبەر خوایە گیان آمين آمين الحمد لله رب العالمين وآخر دعوانا الحمد لله رب العالمين السلام عليكم ورحمة الله وبركاته